دی یکم سالڤەگەرە خیانەتە 16 جوتمهێدا ئەنگۆ ئۆکتۆبەر سەرۆک بەرزەنی پەیامەک بەلافگر و گوت و 16 ئۆکتۆبەر ڕۆژەکە تاریە دە دیرۆکە مڵەتێک کوردە و دە وێ ڕۆژێدە خیانەتەکە نەمەردانە لە هێوی و خەونن مڵەتێکی ستەم لێکری هاتەکردن و موساوەمە لەسەر ناسنامەیە کوردستانی بوونا کەرکووکێ نایەکردن. سەرۆکە بەرزەنی دێ پەیامێدە گوت و بە سەدەما دەستێکی نافخۆیی یاریەکە بێ ویژدانە بە چارەنویسە مڵەتێ کورد دەهاتەکردن و ئەو خاکە بە خوینە هەزاران ڕۆڵێن نیشتیمان پەروەرن کوردستانی هات بۆ ڕزگارکردن و پاراستن دێ چارچۆڤەیە پیلانەکێ دەکەتە بندەستێ داگیرکەراندا و دە ئەنجامێدا ئەو خاکاتە وێرانکردن و بوومینە کاڤلەکی و سێڤکاتی بە پیرۆزیەن مڵەتێ کوردستانی هاتەکردن. سەرۆک بەرزەنی گۆچی پیلانە کۆدە 16 ئۆکتۆبەر دەهاتی ئەنجامدان سێڤکاتیکردن بۆ بە 100 ساڵ خەبات و قوربانیدانە گەلێ کوردستانێ و هەروەها سێڤکاتیکردن بۆ بخوینە شەهیدان و سێڤکاتیکردن بۆ بە پێشمەرگەین قەهرەمان کۆ لە شەڕێ دژی تیرۆریستاندا کەرکووک و ناوچەین دنیەن کوردستانیەن دەرڤەی ئیدارەیە هەرێما کوردستانێ پاراستن و لە شوونە تەڤایە جیهانێ لە دژی تیرۆرێ شەڕ دەکردن هەروەها سێڤکاتیکردن بۆ بە دەنگێ ڕەوا و ئاشتیخوازێ گەلێ کوردستانێک و دەنگێ ڕاستەقینەی خوا بە جیهانێ گەهاند. هەروەها سەرۆک بەرزەنی گۆچیمە پێشبینیا تەڤایە ئەگەران دەکرد لێ بێت و ئاوایەکی مە پێشبینی و چاوەڕێیاوێ چەندێ نەت کرد و دەستێکی نافخۆی بێ وی ئاوای خەنجەرێ لە پشتا گەلێ کوردستانێ بدێ. دێ پەیامێدا سەرۆک بەرزەنی گوت و دژمنان دخواست بە ناپاکی و داگیرکاری و بزۆرێ ڤینە گەلێ کوردستانێک و مڵەتێکی ئازادی خوازە و پەیاماوی پەیامەکە ئاشتیخوازی و پێکڤە ژیانەیە بشکینێ لێ ڤینە گەلێ کوردستانێ بزیندی و سەربەرزی مایە. سەرۆک بەرزەنی دێ پەیامێدا ئەشکەرە کرد و ئامانج 16 ئۆکتۆبەر نەهشتنە کیانێ هەرێما کوردستانێ و بێمانەکردنا مافێن گەلێ کوردستانێ بوو بە ئالیکاریا دەستێکی نافخۆیی پیلانەکە مەزن لە دژی هەرێما کوردستانێ دەهاتە داڕێشتن و ئارا دەبوو لێ پێشمەرگەین کوردستانێک و بریارە بەرەوانی و کۆڵنەدانێدا هەفکێش گوهارت و سەر بلندی بۆ گەلێ کوردستانێمە. سەرۆکە بەرزەنی دێ سالڤەگەرە خیانەتە 16 ئۆکتۆبەردا داخواز ژە هەموو ئالیەکی کرد و ڕێزێ لێ دیرۆک و مافێن گەلێ کوردستانێ بگرن و سیاسەتە شۆفێنی و ئینکارکردنێت و ئەنجام ژێرە نینن و بەتەنێ شەڕ و پاشکەتن بشوندەتێ. سەرۆکە بەرزەنی گوت و بەردەوام مەداخوازکریە کەرکووک ببێن نمونەیە پێکڤە ژیانێ و دە هەمان دەمێدا موساوەمە لەسەر ناسنامەیە کوردستانی بوونە کەرکووکێ نایەکردن و داخواز ژە وڵاتیان کوردستانێ کرد و بە ئۆمید و بەهێز سەیری پێشەڕۆژێ بکەن و دۆزە گەلێ کوردستانێ دۆزەکە ڕەوایە و بشەڕ و پیلانن و ناپاکی نایژناف برن. دێ داویدا سەرۆک بەرزەنی تەکەس کرد و ڕۆژە 16 ئۆکتۆبەر ڕۆژەکە تاریە دیرۆکە گەلێ کوردستانێدا و بێت و ئاوایەکی نایژبیرکردن و دەوێ ئەو ڕۆژ ببێ وانەیەک ji بۆی تاکێ گەلێ کوردستانێ.